لە نێوەندی ئەم ئاڵۆزی و گێرمە و کێشانەی ڕۆژەڵاتی ناوەڕاستدا کورد لەکوێی گۆڕانکاریەکاندا دەبێ لە دەمێکدا زۆرێک لە چاودێر باس لە گۆڕانکاری ژیۆپۆلۆتیکی ناوچەکە دەکەن. یەکێ لە پرسیارە سەرەکیەکانەوەیە ئایا کورد دەتوانێت هەڕەشە و مەترسیەکانی دەوڵەتی ئیسلامی بنەبڕ بکە بەبێ کۆمەک و یارمەتی وڵاتانی تر. کورد کۆنەکشنی ئەمڕۆ میوانداری فەرهاد فەلاحی چالاکوانی سیڤیلی و سیاسی دەکات. کاک فەرهاد زۆر خۆشهاتی. با سەرەتا لە پرسیارێکەوە سەبارەت بە دەوڵەتی ئیسلامی دەست پێ بکەم. ئەلبەتە ئەمە لەسەر ئاستی گیان بە ڕێکخراوێکی تێرۆریستی ناسراوە، بەڵام لە پێناسەدا هەست دەکرێت کە جیاوازیەکەیە بۆ ئەم ڕێکخراوە تێرۆریستیە. ئەو جیاوازیە چۆن؟ کاک بەڵێن لە دەستپێکی دروستبوونی داعش هەندێک لایەن هەوڵیاندا کە ناسنامە یا مانیفستێکی تایبەت ڕەچاو بکەن بۆ داعش، بەڵام لە ڕاستیدا داعش ئەو هێزە نییە کە بتوانێت لە خاوەنی ناسنامەیەکی تایبەت بێت. داعش هەر ساتۆ جارێک بەخواستی یەکێک لە زلهێزەکانی ناوچە و جەهەند جموجوڵ دەکات. هەر لەم بابەتەیشدا ئەبینین کە داعشێک کە دروست ئەبێت ڕوو لە شام بکات و دەسەڵاتی شیعی عەلەوی ئەسەد بڕۆخێنێ لە ناوکاودا و لە کورتترین کاتدا هەموو هێزی خۆی ڕەوانەی ڕۆژاوای کوردستان ئەکات و دژ بە گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان شەڕەکانی دەست پێ ئەکا. بۆ بەردەوامکردنی ئەم شەڕەیج داعش پێویستی بە چەک و تەقەمەنی هەیە و بە لە نەزەرگرتنی بارودۆخی عێراق لە سەردەمی دەسەڵاتی نووری ئەلمالکی و زەخت و زۆرێک کە دەسەڵاتی نووری مالکی لە گەلی سونە لە وڵاتی دەیکرد، داعش توانی نیگای خۆی بگۆڕێت و ڕوو لە عێراق بکات، ڕوو لە عێراقێک کە ئەبینین لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا و جێهێشتنی ئەو هەموو چەکوچۆڵە لە مووسڵ و بوونی یەکێک لە ئەرکانەکانی سوپای عێراق، یەکێک لە بەهێزترین ئەرکانەکانی سوپای لە عێراق، باشترین دەرفەتەدا بە داعش بۆ ئەوەی کە هێرش بکات و غەنیمەتێکی ئاوا بەدەست بهێنێت. ئێستا ئەلبەتە زۆرێک لە چاودێر باز لە گۆڕانکاری دەکەن لە نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەر ئەم ڕێکخراوەی دەوڵەتی ئیسلامی ئەبوو بەکر بەغدادی فاکتەرە بۆ ئەو گۆڕانکاریانە یاخو فاکتەری تریشان؟ نە، بەڕاستی داعش یەکێکە لەو فاکتەرانە، بەڵام ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین لە پێش سەرهەڵدانی داعش بەهاری عەرەبی دەستی پێکرد لە باکووری ئەفریقا و پێش بەهاری عەرەبی کورد بە نزیکبوونەوەی هێزەکانی ڕۆژاوا وەکو ئەمریکا وەکو وڵاتانی ئەوروپایی لە ناوچەکە کورد بەو ئاستە گەیشت بوو کە داوای مافەکانی خۆی بکات، داکۆکی لە مافەکانی خۆی بکات لە ناوچەکە، هەروە کە بینی حکوومەتی هەرێم لە باشووری کوردستان لە بواری ئابووری لەو ساڵانە بە ئاستێک ئەگات کە ئەوێ سربەخۆیی ڕابگەێنێ و داوای مافەکانی خۆی بکە. بەڕاستی باشە بەڕای جەناب ئەو بیرکردنەوەی لەسەر بەخۆیی هەر ئەمەیە کە بووە هۆکاری ئەوەی دەوڵەتی ئیسلامی هێرش بکاتە سەر کورد؟ ئەتوانێت ئەو بەشە بێت، ئەتوانێت بەڕاستی هۆکارێک بێت سربەخۆیی کورد، هۆکارێک بێ بۆ هێرشەکانی داعش، چۆن ئەمە گەڕێتەوە بۆ سیاسەتی زلهێزەکان لە ناوچەکە وەکو تورکیا، سعودیە و ئێران کە نایان هەوێ کورد مافەکانی خۆی دەستەبەر بکە بەڕاستی و هەموو کەرەستەیەک بەکارەهێنن بۆ لەناوبردنی ئەم دەستکەوتە. ئەم سێ وڵاتی کە ئاماژە پێکردن، ینی دیپلۆماسیەتی کوردی نەیتوانیەوە متمانە لەلای ئەو سێ وڵاتە دروست کا کە کورد دەبێتە دەوڵەتێکی ئاشتی خواست، دەوڵەتێک دەبێتە مای سەقامگیری لە ناوچەکەدا، نەک ئەوەی کە ئەوان ترسیانی هەیە. بەڕاستی ئەزانین چۆنەکاک بەڵێن ئەم زلهێزانە لە ناوچەکەدا بە دوای سەقامگیریدا نین، هەموو ئەم زلهێزانە لە ناوچەکەدا کێشەی کوردیان هەیە و لەگەڵ کورددا برایەتی و دۆستایەتیەکی ئاوایان ناوێ. ئەوان سوور ئەزانن کە بوونی دەوڵەتی کوردی لە ناوچەکە ئەتوانێت بە هەموو شێوەیەک دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوینە دابین بکە، لەبەر ئەوەیە کە ئەوان ناتوانن
بە مافەکانی خۆیان بگەن و لە بەرامبەر هەموو دەستکەوتێکی گەلی کووردا هێرشەکەنە سەرم گەلە. لە ڕۆژاوای کوردستان و هەروەها لە باشووری شەڕی دژی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی هەیە، پێ دوایە جیاوازیەک لە ڕوانی ناهەبێ لەسەر ئەم شەڕە، جیاوازیەک لە نێوان باشوور و ڕۆژاوادا بۆ دژایەتیکردنی داعش؟ لە دژایەتیکردنی داعشدا هەردووکیان وابزانم هەردووک هێز لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان یەکدەنگ و یەکهەڵوێستن، بەڵام لە بەدەستهێنانی مافەکانیان وابزانم ڕوانگەی جیاوازیان هەیە و ئەتوانن بەوە چاوی لێ بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕۆخانی سەدام بە شێوەیەکی تر چاو لە دەسەڵاتی کوردی ئەکا لە ناوچەکە. ڕۆژاوای کوردستان کە بە دەستپێکی ڕاپەڕینی گەلان لە سووریا خۆی بە ڕێخستن ئەکا، خۆی نیشانەدات و خۆی دەرەخات و لە دروستبوونی داعشدا ئەم شتە زۆر بەرچاو ئەبێ. ئەو هێزەیە کە ئەتوانێت خاوەنداریەتی لە مافەکانی گەلی خۆی بکە لەو بەشەی لە وڵات و ئەمە ئەتوانێت ئەو جیاوازیە بێت لە نێوان ئەو دوو جەمسەرەدا. لەگەڵ هەموو ئەمانی کە باسمان کرد، بەڵام هێشتا گلە و گازەندەش هەیە سەبارەت بۆ پشتیوانیانی کۆمەلگای نەونەتەوەی بۆ کورد دابینی دەکا. پرسیارەکە لەوەدایە کاک فەرهاد، ئایا کورد بەبێ هەبوونی پشتیوانیەکی تەواو دەتوانێت کۆتایی بە مەترسیەکانی داعش بێنێ؟ نە بەڕاستی ناتوانێت. هەتا ئێستایج لە ئەم شەڕە لەسەر کورد زۆر کەوتووە. چاو لێ بکەن لە ناوچەکەدا کورد بە ملیۆنان کورد چە لە ڕۆژاوا چە لە باشووری کوردستان دەربەدەر و ئاوارە بوون. چەک و تەقەمەنی پێویست لە بەرامبەر ئەو چەک و تەقەمەنیەی کە داعش لە دەستی هەیە و شەڕی پێئەکا لە دەستی کوردانیە لەلایەن هیچ هێزێکی کوردیەوە و ئەمە بەڕاستی پێویستی بە یارمەتی نێودەوڵەتی هەیە کە بتوانن ئەم شەڕە بەردەوام بکەن و لەسەری بوەستن. دوا پرسیارم بەڵام زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە، دەوڵەتی ئیسلامی هەتا ئێستا بۆتە مەترسی لەسەر کورد لە ڕۆژهەڵات یاننا؟ بۆ نابەڵێ مەترسی هەیە بەڕاستی. چاو لێ بکەن ڕێخستنە نهێنیەکانی داعش وەکو سەلەفیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام و پێش لە دروستبوونی داعشیش ئەکتیڤ بوون بەڕاستی و کاریان کردەوە. ئەبینین کە بە دروستبوونی داعش هەنێک لەم هێزە سەلەفیانن ڕوو لە داعشەکەن و خۆیان لەوێدا ئەبینەوە. کاک فەرهاد زۆر سپاس دەکەم.